9,000 تن وعدوایە بار بکرێ بۆ ئاشەکانی پارێزگای سلێمانی. خۆی لە ڕاستیە و گەرمەی ئێمە گەرمی مۆسمی 2024 گەرمی ساڵی 2025مان لە بەنزەکانە هەڵگرتووە لە ڕاستیە وا 5 مانگە بێ گەرمی لێبار نەکراوە مانگە یەکەمین مانگە لە وەکو حسەی مانگی 8 گەرمی لێبارەکرێ و 9,000 تن وعدوایە بار بکرێ بۆ ئاشەکانی پارێزگای سلێمانی. باشەوە تا ماوەی 5 مانگە هیچ حسەیەک لایەوە نەبراوە؟ نەخێر بەی شێوەیەک ماوەی 5 مانگە حسەیەک لایەوە نەڕۆشتووە. وەکزان لە مانگەکانی داهاتووە بەم شێوازە بەردەوامە بێ گەنمە بن لە سایلۆکان یاکو تەنها بۆ مانگەی ئەوەی بۆیەوە وەڵاوی بێمە وتراوە ئەمە بەردەوامە بیتر لەمەولا ئەمە ئێستا نیوەی بەشەم خۆراکی مانگی هەشتا لای ئێمە نیوەی دووەمێتی لای ئێمە لە سایلۆی گەرمیان بارەکرێ و نیوەکانی تریش بۆ دوای لە کوردستان و لە سایلۆکانی خۆمان بار بکرێت. باشەواتەم گەنما برێکرێت بە ئاردی مانگی هەشتی وڵاتیان؟ بەڵێ ئەم وەزبەی ئەمە گەنمەیە کە بارەکرێت چێتە بێ بە حسەی مانگی هەشتی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی. باشەوە ئێستا چەند تۆن گەنمتان لە دەرەوە هەیە کاروان ئەم گەرمە مەترسیەوەی نییە خراپێت لەبەر گەرماوە کە زانین لە وەرزی زستان نزیکە بینەوە بارانە بارێن؟ خۆی لە ڕاستیە گەنم ئەگەر تا شوێنی باشتر بێ باشترە چکە ئێمە سەوانەی کە لە بەنزەکانە هیچ کێشەیەکیان یە نەکێشەی بارانیان هەیە نەکێشەی گەرما و سەرمایانێ چکە بە شێوەیەکی ستاندارد گەرمەکە هەڵەگیرە بەڵام و گەرمانەی کە لە دەرەوەن لە ڕاستیە بە بەردەوام معڕەزن بۆی باران لیان بۆ معڕەزن بۆەوەی لە کاتی گەرما بەڵام ئێمە بە هەموو شوەیەک پاراستومان لە ڕاستیە بۆوا ئەتوانن بیشی بینەوە گەرمەکان بە شێوەیەکی زۆر جوان پاراستومان خۆڵ و چادر و هەموو شتێکمان بۆ کردوون و لە وەرزی هاوینیشە سەرانەکەینەوە هەوالیانە و ینی بە تەواوەتی پاراستومان گەرمەکە هیچ گرفتێکی نییە بکرێ بە ئاردەم گەنمانە؟ نانە بە دڵنیایەوە هیچ گرفتێکی نییە هەنی ئەو گەنمەی ئێستا لای ئێمە ئەتوان چێکیشیکەنەوە لە مختبەرەکانی ئێمە فەحسەکرێ پێشەوەی بنێرێ بۆ ئاشەکان و لە ئاشەکانیش فەحسەکرێ پێشەوەی بکرێ بە ئارد وێ بە دڵنیایەوە نەخێر هیچ کێشەیەکی نییە.